سەرەتا ئێمە چەند کارمەندێک یاخۆ بڵێن چەند ئافرەتێک لێرە ستاوین بە دروستکردنی تورەکەی خام بۆ پاراستنی ژینگە بۆ دیزاینکردنی ئەو جۆرە تورەکانەی کە ئەمانەوێ بیاندورین هەرێکە بە دیزاین و شێوازێکی جیاوازە چەند کارمەندێکی و یاخۆ بڵێن چەند ئافرەتێک لێرە کۆ بووینەتەوە بۆ دروستکردنی تورەکە. زیکەی 20 ئافرەتێکە بین کە هەستاوین بەم پرۆژەیە ڕۆژانە ئێمە ڕێژەیەکی دیاریکراوە تورەکە دوورین بە پێی توانای کەسەکەیە ئەگەر توانی تا 12 ئەو ڕێژەیە بدورێ ئەیدورێنیشی توانی ئەوە کەمترە دوورێت. پوڵەکەمان کەم بوو نەیگەیان بە هیوا مەرخۆمش باشە پوڵەکە حەڵاڵە عالم وەتاتۆجی وەڵا ئیتر حەڵاڵە ئینشەڵا بە پشتیوانی خۆی گەورەیە ئەم بازیەکە بەناو حاجی زوو لە ناوچەی ئێمە باو بووە لەسەر ئەوە کە تاقیکردنەوەی کەسەکان کە ئەڕۆن تەوافی ماڵی خواکەن بزانین ماڵیان حەڵاڵ بووە یا حرام بووە. تەلەفوزیان ئەم شتانە نەبوو پێوەی خەجڵ بین یا ئیسێمە بایر سیر کە 100 نەفەر چێ بۆ ماڵان گشتی هەر خەریک ئەمەتە تەلەفوزیان ئێمە ئەم گەمانمانەیە کرد بۆ خۆشی خۆمان بۆ کاتەکە بەستەر بێت. Это банкетный вариант селедки под шубой. Анастасия Башматова, чтобы поддержать, чтобы вы улыбнулись. И Марина Богданович. Субботний день, хорошее настроение. Ура! Сегодня мы проводим второй международный фестиваль «Сельдь под шубой. Второе столетие». Этот фестиваль посвящен, в общем-то, этому легендарному салату, который очень популярен в России еще с прошлого века. Сегодня на фестивале участвуют 24 участника, это профессиональные шеф-повара. На фестивале я впервые, для меня все в новинку. Я никогда не думала, что можно приготовить 20 разновидностей селедки под шубой. То есть это салат, любимый с детства. Поэтому я решила прийти посмотреть, подглянуть одним глазком, может быть, какой-то рецептик новый.